بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکی تر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە بۆ ئامادەکردن و پێشکەشکردنی زنجیرە ئەڵقەیەکی زۆر تایبەت دەربارەی مامۆسایانی ئاینی بە تایبەتی وتار خوێنان و هەروەها وتاری جومعە چۆن پێشکەشەکرێت. بنچینە مێژوویەکانی وتار لە ئیسلاما چییە؟ لە سەردەمی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم وتار چۆن پێشکەش کراوە و هەروەها لە سەردەمە جیاوازەکانە ئایا سیاست بێتە ناو وتار و اختیطافی وتارەکانمان بکا باشەیە خود ئەوەی کەوا پەروەردە و ئیمانی زاڵ بێ بەسەر وتارەکانی هەینیە و خەڵک زیاتر بۆ ئەوە ڕۆکاتە مزگەوتەکان کەوا زیاتر پەروەردەیەکی قوڵی ئیمان وەربگرێت و ئیسراحەتێکی ڕۆحی بکە لەو هەموو هات و سیاست بازی کە وڵاتەکانمانی داگیر کردووە و هەروەها پشێوی زۆر گەورە هەیە کە خەڵک لە مزگەوتەکان ناتوانێت ئیسراحەتی ڕۆحی دەست بکەوێت. ئایا وتار ئەبێت چۆن پێشکەش بکرێت؟ کێ پێشکەشی بکات؟ و ئەو کەسانەی کە وتار بێژن ئایا ئەبێ کەسایەتی خودی خۆیان چۆن بێت؟ ئەمانە هەر هەمووی کۆمەڵێ مامۆسایی تایبەتمەند مامۆسایانی ئاینی لەم ئەڵقانەی ئێمەیە بەشداریکی زۆر جددیان هەیە. خەڵکانی جیاوازی فکری ناو کۆمەلگای کوردەواریمان بەشدارێکی زۆر جددیان هەیە. وەختێک خەڵکێکی زۆر بە ڕیکلام و بە بانگەواز و بە داوەتنامە و بەشتانێکی زۆر کە بۆ ئەوەی خەڵکی کۆکرێتەوە لە سەکۆیەکە لە هۆڵێکە لە شوێنێکە تاوەکو بەرنمەیەک یاخود کۆڕێک یاخود سیمینارێک لە هەر بوارێکی جیاوازی ڕۆشنبیری و سیاسیە بێ پێشکەش بکرێت. جوهد و ماندووبوون و توانایەکی زۆریەوێت، بە خەرجدانی پارەی زۆریەوێت، هەوڵ و تێکۆشانی زۆریەوێت. تاوەکو ژمارەیەکی کەم جاری وا هەیە 100 کەس 150 کەس 200 کەس کۆ بێتەوە، بەڵام زۆر بە ئیختیاری و زۆر بە دڵێکی پڕ لە شەوق و عشق و مەحەبەت و چاوەڕوانی ئەجرەوە لە مزگەوتەکانە کۆبنەوە. لە مزگەوتەکانە جاری وا هەیە هەر سەر لە بەیانی زۆر زوو کۆمەڵی خەڵک ڕۆکاتە مزگەوتەکان بە ئیختیاری خۆی ئامادەکات، سیواکەکات، سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی جێبەجێەکات هەتاوەکو ئامادەی نوێژی جومعە ببێت و هەروەها خۆی شوات، خۆی بۆن خۆشەکات، جلوبەرگی زۆر تازە و جوان لەبەرەکات و ئامادەی باشی ئەبێت و هەروەها سوورەتی کەهف خوێنێ، سوورەتی هود خوێنێت، دڵی خۆشە، چاوەڕوانی ئەو فریشتانەی خوا ئەکا کە لە ئاسمانەوەدا ئەبارێنە سەر ئەرز تاوەکو زۆرترین ئەجر و پاداشتی دەستکەوێ و هەروەها پیرۆزبایی لە برا موسڵمانەکانێکا کە بەیەکەوە دانیشتون و گوێ لە وتاری جومعە ئاگرێت. ئەمە لەکوێ دەسەکەوێت؟ غەیری لە مزگەوت و غەیری لای موسڵمان، لەبەرەوە زۆر گرنگە کە زۆر گرنگی بە وتاری جومعە بین. زۆر گرنگە کەسایەتی مامۆسا کە پێشکەشکاری وتاری جومعەیە، زۆر گرنگە کە لە ڕووی تەقوا و ئیمان و علم و زانست و جلوبەرگ و هەیئەت و هەروەها ئەداکردنی وەزیفە سەرێکیەکەی خۆی کە خوتبەی جومعەیە زۆر ئامادە بێت. ئینشاءڵڵا ئەزانم لەم ئەڵقانەیە بە تێر و تەسەلی مامۆسایانی ئاینی زانایان قسە لەسەر ئەم باساکەن. ئەوەی جێمەبەستی ئەم ئەڵقانەی شیرینچایە لەم ئەڵقە تایبەتانەیە دیاریکردنی خاڵی سلبی و ئیجابیە لە وتارەکاندا و چەندە پێویستە تیشکی زیاتر بخرێتە سەر کۆمەڵە باس و بابەتێک کە زەڕورەتی ئەمڕۆمانە و کە پرسیاری جددی خەڵکیە. ئایا وتاری جومعە کاریگەری سلبی هەیە کاتێک وتاری تند و تیژ و ئاڕاستە توندی وتاربێژێک شیرازەی کۆمەڵایەتی و تەنانەت نوێش خوێنەکان تێک بدات؟ ئایا پێویستە وتار ڕێک بخرێت و هەڵسەنگاندن و بەداداچوون بۆ وتارەکان بکرێ؟ ئایا مەلای کورد بە سەرهاتی نمونەیی و باڵایان بە خەڵکی جیاوازی کوردستان ڕاگەیاندووە نمونە جوانەکان باسەکەن؟ ئایا وتاری ئێستا سیاسی یاخود پەروەردەیی و ئیمانی بێ باشە؟ ئایا سیاست مزگەوتی بێپەیام نەکردووە؟ ئایا چەپ و عەلمانیەکان پاڵپشتی زانایانی ئاینن یاخود پێچەوانەکەی؟ ئایا زانایانی ئاینی بۆچی کەمتر قبوڵی ڕەخنە و پێشنیاری خەڵکی جیاوازەکەن؟ ئایا وتارەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بووە و
چی بوون و چەندەی پێچووە لە وتاردا. ئایا سەلەفیەت گۆڕانێکی ئیجابی یاخود سلبی لە مەساری خوتبەی جومعەی کوردستانە کردووە کێ بەرپرسە لە شپرزەیی هەندێ وتار و ناڕوونی پەیامی مزگەوتەکان؟ ئایا خوتبە ئیختیطاف نەکراوە؟ ئایا زەرور نییە لە وتارە ڕەچاوی جیهان بینی بکەین نەک جیهاد بینی بە مانا چەکداریەکەی کە ئێمە لە کۆمەلگایەکی موسڵمان نشیناین و کەمترین تووڕەیمان لە وتارە پێویستە و زۆرترین ئومێد و ڕەحمەت و بەزەییمان پێویستە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين پێشەکی پر بەدڵ بەخاتنی ئەم کەناڵە پیرۆزە لە خێر و بەرەکەتانەکەم زۆر سوپاسی ئامادەبوونتانەکەم داواکان لە خوای پەروەردگار ئینشاءالله هەمیشە ئاوەها لە کاری خێر و پڕ لە ڕەحمەت و بەرەکەت هابن ئینشاءالله بۆ خۆتان و بۆ موسڵمانان ئینشاءالله. من کە لە ساڵی 1961 لە دەبەنیخان ئەم خوێن لە خزمەتی ماوە سەمەنە ساڵحی ژاڵەناویە دەرەجاتی عالی بێت. بەڕاستی ئەو ماوە سەمەنە ساڵحا لە هەموو ڕێکۆ مەلا بوو، لە ڕووی دینداریەوە مەلا بوو. کاتی دینداری کاتێکەوەتی دینداری ئەهات و تەقوا و تاعەت هات وا دەزانی هەموو کاتەکانی مامۆسا بە تەقوا و تاعەتۆیە. کاتێ وەختی وەعز و ئامۆژگاری ئەهات وا دەزانی هەموو کاتەکانی مامۆسا دایناوە بە تایبەتی بۆ وەعز و ئامۆژگاری. کاتێ باسی وەختی تەدریسە هاو هەروات ئەزانی. خلاصە لە هەموو ڕێکۆ ئەو مامۆسایە بەڕاستی مەلا بوو، چ لە ڕێی علمەوە، چ لە ڕووی تەقوا و تاعەتەوە، چ لە ڕووی ئەخلاق و ڕۆشتەوە، چ لە ڕووی نەفس بەرزیەوە. تەنانی ئێمە سێ مەلا بوو، سێ فەقێ بووین لە خزمەتی ئامان خوێن، من و مەلا مەحموود مەسعودی خوای تەعالی عەفوی بکات ئینشاءالله لە حەیاتە نەماوە لەگەڵ مامۆستا مەلا عەبدوڕەحمانی مەسعودی یا کە مەشهورە بە مەلا عەبدوڕەحمانی سەرسپی ئێستا لە خزمەتی ئامان خوێن. ئەم مامۆستا ئەوەنە بە عیززەت بوو، ئەوەنە بە ویقار بوو. خۆی دوو بەری دوو خێزان مناڵی بوو، هەمیشە میوانیشی بوو، پیاوێکی بەتەبیعەت بوو، پیاوێکی سەخی و ئازا بوو، نانبۆ بوو. لەگەڵ ئەم هەموو ئەرک و زەحمەتە کە لەسەری بوو، ئەرکی ماڵی، ئەم پیاوە کە شێک بەهاتا تێپێشەوە تەماعێکی تیا بوایەت، ئەو تەماعی تەمان کاڵێن تەماعی حەڵاڵ، تەماعی حەرامی نەبوو خۆی و نەبوو کەس ئێتیکاب نەیە کرد. بۆ ئەو شتە کەم تەماعەکەمە ماوەسا خۆی نێ ئەوێست ئیستیغلالی کا بۆ خۆی. مەسەلا بۆ نمونە نیکاحێک بهاتایەت، جارێ منی ئەنارد، جارێ مەلا مەحموودی ئەنارد، جارێ مەلا عەبدوڕەحمانی ئەنارد. خۆی ئەو نیکاحەی نەیەکرد کە لەو کاتا ڕەنگە دیینارێ ئەوە بیاندایە بە حەقی نیکاحە، بۆ خۆی خۆڵی نەکەیدا بە ئێمە. ئەوەی پێ بدەن سەرفیتە و زەکات و سەدەقە و ئەوانە کە لە هەموو سەردەمێکە وا بووە، ئەغڵب لەمەوە پێش وا بووە ژیان و گوزارانی مەلا زیادی لەسەر ئەوانە بووە. ئەوەشی نەبوو مای 30 دیناری شەریکەی بوو، ئیتر ئەو 30 دیناری شەریکە هەموو شێک بوو، ئیتر لەوە زیاتر ئێتیکابی هیچ شتێکی نەیەکرد. وەلحاصڵ ئەم پیاوە هەمیشە یا بە تەدریسەوە خەریک بوو، یا بە موعیزە و ئامۆژگاریەوە خەریک بوو، یا بە نوێژ و تەقوا و تاعەتەوە خەریک بوو. کە بیرەکەمەوە لە هەر شێوەیەک لە حاڵی خۆم بیرەکەمەوە شەی هێتە ڕێمە ئەمەیە بیکەم یانەی کەم خۆم وای بەراورد دەکەم، ئەڵێم ئەگەر ماوە سەمەنە ساڵح لە حەیاتا بووایە ئەمە هاتاتە ڕێ ئەیکرد یان نەیەکرد، یانی ئاوەها یانی کردوم بە نمونە و خودوە بۆ خۆم، معنای ئەوەیە یعنی لە هەموو شتێکا خودوە بوو بۆ هەموو شتێکی جوان. ئەمە صفەتی ئەو ماوە سەمەنە ساڵحە و دەرەجاتی عالی بی ئینشاءالله تعالی. لە ساڵی 1961 لەوێ فەقێ بووین. ئایا مامۆسایانی ئاینی و مێزەرسپیەکانی کوردستان لە کوردستانە خزمەتیان بە شۆڕشەکانی کورد کردووە؟ ئایا ڕەمزە گەورەکانی شۆڕشی کورد مەلا و پێگەیشتووی حوجرە و مزگەوتەکان نەبوون؟ مامۆسایانی ئاینی پێگاتەیەکی خوێنەوار ڕۆشنبیر
و خاوەنی جیهانبینیەکی گرنگ بوون لە بواری سیاسی و کۆمەڵایەتیە بۆیە بەردەوام لە ڕابردوو لە ئێستاشا ڕۆڵیان گرنگە ئەگەر سەیری ڕابردوو بکەین ئەبینین ژمارەیەک لە مامۆسایانی ئاینی لە قۆناغێکدا ڕابەرایەتی خەبات و تێکۆشانی گەلی کوردیان کردووە دژی زڵم و زۆرداری داگیرکەرانی کوردستان بۆ نمونە یعنی هەردوو ڕەحمەتی قازی محەممەد و مەلا مستەفا بۆ خۆیان مەلا بوون ینی مامۆسای ئاینی بوون ئەمانە ڕۆڵیان گرنگە و ئێستش لەم کاتانە کە ئێمە لە شۆڕشی نوێ و لە دوای ڕاپەڕینە گرنگی مامۆسایانی ینی هێشتا ماوە لەبەر هۆکار ئەوەیە کە خاوەنی دیدگایەکی ئایدۆلۆجی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابوورین و لە هەمان کاتیشا خەڵک پێویستی بەوانە لە بوارە جیاجیەکانە هاوکاریان بکە بەڵام من لە هەرێمی کوردستان ئەوەی کەی بینم نەک تەنیا مامۆسایانی ئاینی بەڵکو زۆربەی ئەتوانم بڵێم هەموو پێگاتەکانی کۆمەلگای کوردستان چ ڕۆشنبیران چ ڕۆژنامە نووسان چ پزیشکان ئەندازیاران نووسەران هەمووی حیزبێنراون ینی سیاسەتێک دوای ڕاپەڕین بەڕێوە چوو لە هەرێمی کوردستانە ئەو سیاسەتە پێ ئەوتێ بە حیزبیکردنی کۆمەلگا ئەم سیاسەتە مامۆسایانی ئاینیشی گرتوتەوە لەبەرەوە لەم کاتانە ئەبینین ئەوەی خەڵک چاوەڕوان ئەکا لە مامۆسایانی ئاینی بۆی جێبەجێ ناکرێ چکە مامۆسایانی ئاینی هەر مەجموعەیەکیان بوونەتە لایەنگری هێزێکی سیاسی بە تایبەتی هێزە سیاسەکانی ژەگەر بمانوێ نەمانوێ دەسەڵاتدارن هەرێکی بە شێوەیەک هەیە لە بەڕەسمی دەسەڵاتدارە لە حکوومەتە و لە پەرلەمانەوانە ئەوانی تریش هەندێک حیزبن کە لە سنووری خۆیانە دەسەڵاتیان هەیە بۆیە ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین خەڵک وەکو جاران لە مامۆسایانی ئاینی ڕازی نییە ئەگەر سەیری پەیامی مامۆسایانی بکەین چییە یەکەم ئەوەیە کە ئەو مامۆستایە لە ڕێگەی قورئان و حەدیث و لێکدانەوەکانی زایانی ئاینی خەڵکی خۆی بەتایبەتی خەڵکی کوردستان پەروەردە بکات بە کۆمەڵێشت یەکێک لەوانە لەبەروی مردن هەیە ئەبێ پەیامی زانایانی ئاینی وابێ کە خەڵک لە مردن نەترسێ بەتایبەتی کە باسی دنیا ئەو دنیاکەن باسی بەهەش دەکەن یعنی خەڵک مرتاحەکەن خەڵک تووشی قەلەقی و وەسوەسە و نەخۆشی ئەوانە نایە بەڵێ ئەگەر ئەم دنیایشم نەبێ مەسەن کەسێک بێ دەسەڵات بێت توانای نەبێ ینی بیر لەوە کاتەوە ئەڵێ لە قیامەتا من خوا پاداشتمە داتەوە ئەمە زۆر زۆر گرنگە خاڵی دووەمەوەیە کۆمەلگا پێویستی بە ئیسلاحاتە کۆمەلگا پێویستی بەوە هەیە کە لە ئیشی خراپە دووری خەیتەوە و لە ئیشی باشە نزیکی کەیتەوە مامۆسایانی ئاینی ئەتوانن ئەمە بکەن دێتە سەر مەسەلە سیاسیەکە ینی خۆی ئەگەر ئێمە بەڕاست هەڵسەنگاندن بکەین حەق نییە مامۆسایانی ئاینی بچنە ژێرباڵی ئیتیجایەکی سیاسی دیاریکراوە چونکە ئیتیجای سیاسیەکان زۆربەی لە دەسەڵاتان بەردەوام گەل و دەسەڵاتیش لە ململانەیان ئەبووایە مامۆسایانی سیاسی نەبوونایەتە ئەندامی حیزبەکان نەبوونایەتە لایەنگری حیزبە دەسەڵاتدارەکان بەردەوام لایەنگری میلەتیان بکردایە بەڵام لێرە ئەتوانین بڵێم لادانێک دروست بووە بۆیە خیتابی مامۆسایانی ئاینی لەم کاتانە بەدڵی خەڵک نییە بەدڵی خەڵک نییە جا تەبەن ئەو کاتانە مامۆسای ئاینی هەم باسی قیامەتە بۆکە هەم باسی ئیسلاحی کۆمەڵایەتی بۆکە ئەگەر بێلایەن بێ ترەوە باشە بەس ئەگەر لایدا بە لای حیزبەکاڵێ و حیزبە خاوەنی ئەوشتانەیە هەرچی پەیامی دین هەیە ئەیکا بە ناوی حیزبە دەسەڵاتدارەکەەوە ئەیکا بە ناوی حیزبەکەوە ئەو کاتە لادان دروزە بێ من وەکو ئاماژەم پێکرد ئەم لادانە تەنها لە ئاستی مامۆسایانی ئاینی نییە لە ئاستی هەموو چین و توێژەکانایە بۆیە ئەمڕۆ گەرمۆکێشە لە ئارادایە سەبارەت بە خیتابی پەیامی مامۆسایانی ئاینی بۆ کۆمەڵگا کوردبوون دیاریەکی خواییە و ملزەمی وەرگرتنی بووین و شانازیەکی پیرۆزە و وەری دەگرین و ضرورین بە پاراستنی ئەم دیاریە خواییە
لە شۆڕژگەڕ ناودارەکانی کووردا وەک سمبولی نیشتیمانی و دینی ڕەنگی داوەتەوە. ئایا سەرکردە گەورەکانی کورد کە هەندێکیان زانا و مەلا بوون چ کاریگەریەکیان لە کۆمەڵگای کوردی و ڕەوشی کوردایەتی کوردستانە هەبووە؟ ئایا کافرکردن و فاسقکردن بە تایبەتی لە منبەری مزگەوت تێکدانی ڕەوشی کۆمەڵایەتی دروستەکات، تێکدانی باری دەرونی ئینسانی موسڵمان دروستەکات، بە تایبەتی کەسایەتی کوردی و ڕاستی خۆی زۆر خەم و خەفەتێکی گەورەی لەسەر دروست بووە. ئەگەر لە میحرابی مزگەوتەکان و هیلالەکانەوە جارێکتر هێمنی و ئولفەتی محیبانەی بۆ دروست نەکرێت، یعنی بەڕاستی جارێکتر تێشکێ لە مزگەوتە. مزگەوت شوێنی ئەوەیە کە بەڕاستی وتارێک تایە پێشکەش بکرێت کە تەکفیر، تەفسیق، تەبدیع ئەم جۆرەشتانە کە لە ڕەوشی کوردەواری ئێماڕیا لە حاڵەتی کوردەواری ئەمە ڕەنگە زۆر ناڕوون بێت، یا خراپ بێت، چکە لەو پێشتیکیوە خەتیبەکانی ئێمە، زاناکانی ئێمە دەوری ئیسلاحیان زۆر بینیوە. ئایا ئەمە جەنابەت چۆنەی بینی؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، جارێ بە بڕای من بەو ئەندازەیەم دیاردا لە خوتبەکانی نوێژی جومعە هەبێ یا لە دەروی خوتبەکانی نوێژی جومعەشە هەبێ، دیاردەیە کە ڕێگوڕێشە لە ناو کۆمەڵگای کوردەواری و ناوەندی عولەمای ئیسلامی کوردیان نییە، یا بڵین لاوازە. لەبەرەوە ئەمە ئەوەندەی لە ئەتوانم بڵم لە 50 ساڵی ڕابردووە تێکەڵاو بە گوتار و بیرکردنەوەی ئیسلامی ئێمە بووە، لەوانش پەڕێوە تا خوتبەکانی مزگەوت ئەوەندە مۆرکێکی خۆماڵی پێوە نییە، بەمانایەکی تر هێشتا ئەناڵێنێ بەدەست ناڕەسەن بوونەوە، هێشتا ڕێگوڕیشەی نییە، هێشتا مۆرکی خۆماڵی پێوە نەدراوە، کە بە بڕای من ئەمە ڕێگەزی هێزە بۆ ئیسلاح لە کۆمەڵگای کوردستانە. هێشتا مۆرکی دینداری کوردەواری ئەتوانێت بربەرەکانی ئەم جۆرە بیرکردنەوانە بکەن کە بە بڕای من وەرزیشن و کاتیشن، بەڵام شێوانی خۆیان دروستەکەن. پێشەوەی کە باری دەرونی موسڵمان بشێوێنێ، نوێش خوێن بشێوێنێ، پێشەوەی کە مەترسی لێ بکرێ ئاسایشی کۆمەڵایەتی تێکدا، بە بڕای من یعنی بیرکردنەوەی نوێش خوێن موسڵمان لە کۆمەڵگایە تووشی کێشاکە، تووشی شێوانیەکە، وای لەیەکە جۆری لە دیدگالێڵی بۆ دروستەکە. لە ڕوویەکی ترەوە خەتیب تووشی نامۆبوونەکە لە کۆمەڵگا و چارەنووسی شێخاتە بەردەم ئاسۆیەکی نادیارەوە. لەبەردەوەی لە ڕووی مێژیەوە سیرکە، لە ساڵانی ڕابردووە سیرکە، هەموو خەتیبانەی لە ڕێی دەنگ هەڵبڕینی زیاد لە پێویستەوە، لە ڕێی تەکفیرەوە، لە ڕێی تەبدیعەوە، لە ڕێی تاوانبارکردنی تونند و تیژی کۆمەڵگاوە بوون بە ئەستێرە لە دنیای خوتبە و لە دنیای شاشەکانە، زۆریان پێ نەچوە لە قۆناغێکی ترە ڕووخاون سقوتیان کردەوە. بۆ دەبەرەوەی ئەو لە جەوهرە ئەو کارەیەکەن ئیسلامی نییە، بناغەی نییە، پێویستی کۆمەڵگا نییە، ڕەسەنایەتی تیان نییە. ئەمە ژواکە لە ڕاستیە جگە لەو زیانانەی لە کۆمەڵگایە بەجی دێڵێ و بەسەر نوێژخانەکانە بەجێ دێڵێ لەسەر خوتی خەتیبیش بەجێ بێڵێ. بۆیە ئێمە بەو ئەندازەیەم دیاردەیە لە خوتبە هەبێ، ئەبێ ئێمە پێمان وابێ کامە دیاردەیەکی ناوێزەیە، داردەیەکی شازە و پێویستی بە ئیسلاحەیە، پێویستی بە چاکردن هەیە و ڕنگدانەوەی ناتێگەیشتنی خەتیبە بۆ پێداویستی خوتبەکانی و بۆ ڕوحی ئەو سەردەمەی تیاژە و بۆ ئەو کۆمەڵگای کە قسەی. زانایانی ئومەتی ئیسلامی هەموو سەردەمێک ئەوەندەی پیان کرابێت، ئەوەندەی ڕێگایان درابێت، پشت و پەنای مەزلوم و چارەدۆزی کۆمەڵایەتی و لە پێشی هەموو شێوە ڕێبەر و ڕێنیشاندەری دین و ئیمانی خەڵکی بوون. هەموو سەردەمێکیش زانای زۆر دیار و بەتوانا و زاهید و بە تەقوای نمونەیی بوونەتە پێشەنگێکی ناوازە و بەرچاوڕوونیان بۆ موسڵمانان کردووە. وەک هەموو چینەکانی تری ناو خەڵکی باش و زۆر باش و هەندێ جاریش لەلایەن هەندێکەوە مەسلەکی مەلایەتی نەپارێزراوە و نمونەی ناباشمان هەبووە کە ئەمەش ئاساییە و دەگونجێت مرۆڤ شتانێک بڵێت و بانگەشە بۆ پیرۆزیەک بکات و خۆی جێبەجێی نەکات یاخود بە ناتەواوی جێبەجێی بکا. حەق تەعالا دەفەرمێت لم تقولون ما لا تفعلون.
لە ڕاستیە بابەتی خۆتبە بریتە لە سێ ڕاهەندی گرنگ کە ئەم سێ ڕاهەندە پەیوەندیەکی ئۆرگانی هەیە لە بینانە خەتیب وتاردەر و خۆتبە وتارەکە و جۆگر بەڕاستی ئەم سیانە پەیوەندەکان ئێژگار ئۆرگانیە تۆ تەسەور کە ئەگەر خەتیبەکە خەتیبی زۆر چاک بێ و خۆتبەکەشی زۆر چاک بێ ئەگەر جۆگر نەبێت معنای وایە کارەکە ناڕوات لەبەرەوە ئەم سێ پەیوەندیە ئەبێ بەڵانسێک هەبێ لە بینانە بۆ ئەوەی سەقام جۆرێک لە سەقامگیری جۆرێک لە تەوازون هەبێ لە بینی هەر سێکیانە خۆتبە ئەنواعە مەرجنیار بەتەنیا وتاری دینی بێ وتاری کۆمەڵایەتی هەیە وتاری سیاسی هەیە وتاری بۆنەکان و مناسەبات هەیە ئەمانە هەمووی ئەکاتە ئەوەی کە یەکێک هەڵەکەوێ وە قسەکە لەسەری خۆتبە بە جۆرەی ئەو بابەتە ئەکادیمیە کۆنی کە بۆی دانراوە کە پێناسە کراوە بریتە لە سێ بەشی یەکەم پێشەکیە پێشەکیەکی کورتە ئەو پێشەکیە زەینی جۆگر ڕائکێشێ بەلای خۆیان بۆی پابند بێ بە بابەتەکەەوە وردەوردا چێتە ناو بابەتەکەەوە دوایە ئەچیتە ناو جەوهەری بابەتەکەەوە کە قسەی لەسەرەکەی و ئەخیرەکەی کۆتاییەکەیە کۆتاییەکە پوختەی هەموو بابەتەکەیە لە کۆتاییە بە چەند خاڵێکی گرنگ تۆ باسیەکەی خۆتبە لە ڕاستیان لە هەموو سەردەمەکانە دەوری خۆی هەبووە و ڕۆڵی هەبووە و مەبەست لە خۆتبە یەکەم کارتێکردنە دووەم ئیقناعە تۆ کە خۆتبەیەکەی ئەتەوێت کاریگەری و هەبێ بۆ سەر جۆگر دوایی قەناعەتی پێ بکەی بۆ فکرەی کە تۆ خۆت هەتە اینجا تۆ چۆن ئەتوانی ئەم کاریگەریە وا بکەی کە زۆر بێ وا بکەی زۆرترین جۆگر بەلای خۆتە ڕاکێشی یەکەم ئەبێ ویژدانی جۆگر بور و ژێنی بەلای بابەتەکەتە هەستی بور و ژێنی بەلای بابەتەکەتە ڕاکێشی کە بێت بەلاتە دوای ئەوە بەتەنیا هەر ویژدان و هەست و سۆز و ئەوانە نییە خۆتبە ئەوە بە مەبەستێکە مەبەستی سەرەکی فکرە یعنی وا بکەی کە فکری جۆگر بێ بەلای توە و ئەو قەناعەتی کە بە تۆیەکە بە بیر بە هزر بە ئاوەز قەناعەتی پێ بکە نەک حاڵەتێکی عاتفی ویژدانی بێ ڕاگوزەر بێ بەلاتە بێت و بڕە و ئیتر دوای وتارەکە هیچ کاریگەری نەبێ لەبەرەوە فکر مهمە لە کۆتاییە بێ هەر بگەڕێتەوە بۆ فکر دوام ئەبێ ڕستەکان کورت بن زۆر خەتیبێ ڕستەی دوور و درێژ و ئەوانە و زۆر جار جۆگر ئیتر ئینتیباهی ئەڕوات یعنی مبتەدایە گەڵێ دوای دە جوملە اینجا خەبەرەکەی جۆگر لەوێ بەڕاستی تۆزێ پەرتە بێ زەینی پەرتە بێ و ناچێتەوە سەر بابەتەکە ئەبێ ڕستەکان کورت بێ و دوور بێ لە غموس غامز نەبێ وشەکان مەفهوم بن جۆگر بەباشی لی تێبگا بۆ ئەوەی سوودی لێ بینێ زۆر جار تۆ بابەتێک کە بازەکەی جۆگر لەوانەیە ئەو بابەتە بڵێ مەرجنیە وابێت تۆ ئەشێت شایەت ئیستشاد بکەیت بە ئاەتێکی قورئانێنیتەوە حەدیسێکێنیتەوە شعرێنیتەوە قسەی پیاوێکی گەورەیەنیتەوە ئەمانە وا ئەکا کە ببێ بە پشت بۆ تۆ سوودەکە بگەێنێ بە جۆگر و جۆگر متمانە و پێ بکە قەناعەتی پێ بکە بڵێ ئەم بابەتە ئەوەتە فڵان کەسی جواڵێ فڵان ئاەت دواڵێ ئەمانە گرنگن بەڕاستی بەستنەوەی مەبەستی سەرەکی بە کۆمەڵێ نمونەهێنانەوە جگەلەوە خەتی بەڕاستی خۆتبەی ئێستا بۆ ئەم سەردەمە بۆ ئەم زەمین و زەمانەیە ئەبێ دوور بێ لە تەتەڕوفەوە دوور بێ لە پەرژیریەوە چونکە تەتەڕوف خۆمان ئەزانین چ لە ئاینی ئیسلامە چ لە شەرایعی ئەرزی ئەوەی کە قەوانینی وڵاتانە هەمووی دژی پەرگیریە دژی تەتەڕوفە چونکە تەتەڕوف لە خزمەتی ڕەوڕەوەی مێژوانیە لە خزمەتی ژیانانیە و کۆمەڵگە تێگەیە بەڕاستی لەبەرەوە ئەبێ حتى الئیمکان حتى ئەگەر بابەتەکە پێویستی بە وابێ کە تۆ تەتەڕوفی تیا بکەی ئەبێ ئەو وتارە
وا بکەی دووری کەیتەوە لە تەتەڕۆڤ، وا بکەی کە جۆگر ئاسوودە بێ لە قسەکانە، وا نەبێ کە چووە دەرەوە ئیتر مێشکی پڕ بێ لەوەی کە تونگوتیژی بکە. چونکە مەبەست لە خوتبەی سەرکەوتوو ئەوەیە کە ئینسانی هێمن و لەسەرخۆ و ئارام و ئینسانێک بێ کە بە ئاوەز بیر بکاتەوە و دوور بێ لەو پەرگیرەی کە تۆ زۆر جار خەتیبەکان ئەیانەوێ. و ئەبێ شتێکی تریش هەبێ لە ڕاستیە ڕستەکان پەیوەندیان بە یەکەوە هەبێ. زۆر جار خەتیبی وایە لە گرێژنە دەرەچێ خۆتبەکەی، یعنی لە بابەتێکەوە بازایە بۆ بابەتێکی تر و واعکە بێ ئەوەی کە ئاگای لە خۆی بێ 34 بابەت باسەکە جۆگر کە چووە دەرێ نازانێت چی باس کراوە، 34 بابەت باس کراوە، جاروای بابەتەکان دوورن لە یەکەوە کە ئەمە بە باش ناکەوێتەوە بۆ وتارەکە. با لە خۆم بپرسم، وتارەکانم چەندە جێی شیاوی خۆیەگرێت. ئەگەر نێوچەوانی نوێش خوێنەکان گرژ بوو، کەمتر ئەرەی ئەوانت بینی، باشترە بوەستیت و لە خۆت بپرسی، گوێ لە غەیری خۆمان بگرین بۆ چارەسەر و باشتر بوون سوودی هەیە نەک زیان. وەختێ بە چاوی ڕەخنە بۆ خۆت ئەڕوانی، باشتر خوێندنەوەیەکی دەرەوەی خۆت بۆ دەستەبەرە بێت و دڵنیایی زیاترت دەست دەکەوێت. وەختەیەکێ پرسیارە کاتوەڵێت، مێردەکەم 3 ساڵە ناچێ بۆ نوێژی جومعە و لە ماڵەوە نوێژەکات، لە پێش ئەو وەڵامەی کە فەوتانی 3 جومعە لەسەر یەک مەترسیە بۆ قیامەتێ. دەربارەی وتاری جومعە، دەربارەی ئەهلیەت بوونی ئەو مامۆسایی کە وتارەیەات، یاخود ئوسلوب مامەڵەی خۆی مەلای کورد لە پێشینە چۆن بوون، یعنی ئەو نخبە مەلایی کە بڵین تا ئێسش ناویان ماوەتەوە، ئاساریان ماوەتەوە، علمیان ماوەتەوە، چۆن بوون و ڕاستپاردەی یاخود وتەی جەنابتان چۆنە بۆ ئەوەی کە مامۆسایان زیاتر بخوێنەوە، زیاتر چی بکەن تا وتارەکانیان یاخود مەلایەتیان ئەداکردنێکی باشتر بکات. وەک عەرزم کردن پێشتر وتاری جومعە ئەو کاریگەری نەبوو کە ئیستیهایەتی. مامۆسایان کە وتاریان ئەخوێندەوە لە مزگەوتەکانە تاوەکو 70-80 ساڵ لەمەوە پێش کەوتمان بە عەرەبی بووە. دوای ئەوە کە کراوە بە کوردیش، مامۆستای گەورە و مەلای گەورە هەبووە، توانایەکی وەهای نەبووە کە یعنی بە شێوەیەک لە شێوەکان وەکو ئەمڕۆ خەڵک تێبگەێنێ لە بابەتەکان و بە زمانێکی وەها قسەیان بۆ بکە خەڵکەکە لە بابەتەکە قوڵ ببنەوە تایە و تێی بگەن. ئەمڕۆ فەرقەکە لەوایەکەوە مامۆستای ئەمڕۆ لەگەڵ وتار و لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ هەڵس و کەوتی ڕۆژگارە فەرقی زۆر لەگەڵ مامۆسایانی پێشوو. مامۆسایانی پێشوو من ئەتوانین بڵێن زیاتر لەبارەی زانستە ئیسلامیەکانەوە قوڵتر داچوون و دەستیان داگرتووە و خزمەتیان زیاتر کردووە تا وتاری ئاینی. وتاری جومعە وتارێک بێت کە زیاتر خزمەت بە بواری سیاسی و نیشتیمانی و کۆمەڵایەتی بکە باشە، یاخود وتار ڕوتێکی تایبەت بە خۆی هەیە لە ڕۆژانی جومعەیە کە ئەویش باسەکانی پەروەردە و ئیمانە. و من پێم وایە مەلا لە مرۆوە مەلا و بانخوازی ئیسلامی لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم بە مامۆسایانی ئاینی کاڵم مەلا بۆ یەڵم لەگەڵ بانخوازەکە بانگەوازەکە هاوتیانەکەمەوە ئەبێت حتا بۆی بگرێت لە باگراوندی سیاسی پێوە دیار نەبێت، حتا بۆ یەگرێت. ئێمە بە عەمەلی بە تەجروبەمان سەرێنراوە لە ئێستا واقعەگە ئەبینین کە خەریکە بڵێن باجی ئەوە دەین کە زیاتر باگراوندە سیاسیەکەمان پێوە بە لەسەر مینبەر یا لەو شوێنەی کە سیمینار و کۆڕمان ساز کردووە، لەبەرەوەی کە لە ڕووی سیاسیەوە شکستێنین ئێستا شکستەکە بەر ئاینەکەشمان کەوتووە، بەر بانگەوازەکەشمان کەوتووە. لەبەرەوە پێم وایە مەلا و بانخواز ئەبێ باگراوندی سیاسیان زۆر کەم پێوە دیار بێت، زۆر کەم. ئەمەش خاڵێکی تر و خاڵێکی تریش مەلا و بانخواز نابێت وەک فەرمانبەرێک بێنە سەر مینبەر و لە کۆڵی خۆی گەنەوە، ناخێر. ئەبێ وەکو فەرمانێکی خوایی و تا ڕۆژی قیامەت بانگەواز دعوە واجبە وەکو نوێژ و باقی ئەرکانەکانی تری ئیسلام، ئەمیش بەشێکە لەوانە. و یەکێک لەو پرسیارانەی کە لە خوێنەوارێکرێ لە ناو قەبرا ئادەی ئەو علمی پێت بۆ چیت بوون گاردن یانت گەاند. لەبەرەوە ئەبێ مەلا و بانخواز وەک فەرمانبەر نێنە سەر مینبەرەکە، وەک واجبێکی سەرشانی ئیسلامیان بێنە سەر مینبەرەکە. و من قەناعەتیشم وایە مەلا و بانخواز ئەبێ زۆر بە غیرەت و بە شەهامەت بن،
بۆی کە پیانە بیکێنن بەڵام بە حیکمەتەوە نمونەش زۆرە لە سەردەمی پێشووی خۆمانە لە سەردەمی هێشتاکانە کە من لەو کاتا بیریش مەکە لە سیروان و هەڵەبجا باوەڕکە ئەو غیرەت و شەهامەتەوەی کردووە کە ئێستا ئەم جیلەی پێگەشتووە ئێستا خزمەتی ئیسلامەکەن مەڵاوبان خوا دەدەێت زۆر بە غیرەت من زۆر بە شەهامەت من و بێ ئەوەی کە پێیانە یەکێک لە گەورەترین سیفاتی پێغەمبەران داوایانە ظهوریەتی دعوت بووە نەیان شاردوێتەوە ئەبێت داوایان ئاشکرا بێ باسی چیەکەن بۆ خەڵکی ئەوە خاڵێکی تر و خاڵێکی تریش کە بە کۆتا خاڵی داێنن بەڵام حەق لە ئەوەڵەوەیشەوە بێ ئەوەیە کە ئەبێ شێوە و ڕوخسار و جلوبەرگی وتاربێژ زۆر گرنگی پێ بدا و زۆر کەشخە و جوان و پاک و تەمیز جوە و مێزەری ڕێک و پێک یا چاکەتی پاتۆڵێکی ڕێک و پێک گرنگی بە ڕیش و دەم و چاو و دەمودان و ئەبێت زۆر گرنگی بەوانە بدا چکە بەڕاستی بینەر کە سەیری وتاربێژەکەیە کە بڵێ ئەگای لە خۆی نامێنێتێتە ناو هەموو واقعی کەسەبان خوازەکەەوە بێ زۆر گرنگی بەوش بۆرانش بدەن واللهی مەدا خەریکی پەروەردە و خەریکی ینی تەمێکەرێکی ئەو خەڵگە بێن وەکو سیاسی بێ ئیسپاتە بەڕاستی ئێمە سیاست بەشی خۆمە هەڵ کردوێتی بەشی خۆی مامۆسانی ئاینی ڕێبیشاندەری ئێمن و ضرورە ئێمەش هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکەین بەڵام وەک نوێژی جمعان بەڕاستی شتەکانیان زۆربەی دووبارەیە یان شتەکانیان وەک پێویست نییە بەڕاستی من وای ئەبینم نوێژی جمعە و وتاری جمعە پێویستە ڕۆژانە مەشاکلەکانی خەڵک لەو کاتەیە چییە ئەوە باس بکرێت ئیتر هەر بێگومان میلەتی ئێمەش بۆ نەکبەتی ئەمڕۆ لە کۆمەڵی مەشاکیلە مەشاکلێک تێنابڕانەیە مەشاکلێکی تریەتە پێشەوە لەبەرەوە من وای بە پێویست ئەزانم ئەو خوتبانە بە گوێرەی مشکلەی ڕۆژ و بە گوێرەی مەشاکلەکان بێ کە ڕوبەڕووی خەڵک بێتەوە ئەو تارانە کە هەیرێت 15 ساڵ 20 ساڵ لەمە پێش لە تاکو ئێستا تەمان فەرقی هەیە ئەو تارانی کە هەیرێ بەگەرم و گوڕێک الحەمدولله وەکو بەندا هەر هاتوچۆی مزگەوتم کرد بێت و سەردانی مزگەوتم کرد بێت و بۆ تایبەتی بۆ جمعەکان کەچوو بێتم الحەمدولله هەموو وتاری کاریگەری خۆی هەیە بەڵام خۆزگا هەموو وتارەکانی ئەم ڕۆمان کە مامۆستا بەڕێزەکان ئەدای ئەکەن زیاتر پەروەردەیی و ئیمانی بێ زیاتر نەوەکو سیاسی بێ بەداخەوە لەگەڵ ڕێز و خۆشەویستم بۆ هەموو مامۆستایانی بەڕێز و بە تایبەتی کۆمەڵی مامۆستا هەیە وتارەکان ئەخەنە چوارچێوی سیاسەتەوە یعنی بەڕاستی ئەمڕۆ مەسەلەی حیزبایەتی هەندێک ئیشکالی دروست کردووە حیزبایەتی سەیرێکی ئەگە تۆ لەو کۆمەڵە بی شێوەیەکی وتاریتی هەیە لەو کۆمەڵی بی شێوەی وتاریتی هەیە بەڕاستی یعنی هەموو وتارێک ئەگە ئینسان بەدڵەوە بچێتە مزگەوت بەدڵەوە خۆی ئامادەی بۆی عیبادەتە گەورە بکات بەڕاستی وەری ئەگری بەڵام لە دڵەوە دائیمەن ئەو ئیمامە ئەو مامۆستا بەڕێزە لە دڵەوە وتارەکان بە تەئکید دانیشتوەکانیش مەئمومەکانیش بەدڵەوە وەری ئەگرن بەشێکی ئەوەیش علاقی بەوە نییە کە ئەو خەڵکانی کە نوێژەکە ئەکەن نوێژ خوێنن مەئمومن ئەوانیش خۆیان ئامادە بکەن یعنی بەڕاستی ڕۆحیان ئامادەی نوێژەکە بێت دەست نوێژێکی جوان سنەتەکانی پێنجسەم جێبەجێ بکەن ڕۆژی جمعە بە تەواوی خۆیان ئامادە بکەن بۆ جمعە ئایا بەشێکیش علاقی بەوە نییە بە تاشید بەڵام مامۆستای بەڕێز ئەمڕۆ ئەگەر ئەم قسەیە گونجاو بێ من بیکەم ئەمڕۆ بەڕاستی خەڵک ئەمەنە مەشغاڵەتی هەیە ئەمەنە سەرقاڵین بە دنیاوە ئەمەنە دنیامە لا جوان بوو لا خۆشەویست بووە یعنی لەوانەیە خۆم یەشێ بەم لەو کەسانی ئەگەر ڕۆژێک لە بازارە جمعەیەک لە بازارە ئیشکەم و مامۆستا سەلامی یایەوە خواخوان بە یەکەم کەس بێمە دەرەوە مامۆستا بەڕای جنابتان بۆ واقعی ئێسەی خۆمان کوردستانی خۆمان یا واقعی ئەسڵی وتار خۆی وتار ئیمانی و پەروەردەیی بێ باشە یاخود سیاسی یاخود کۆمەڵایەتی چ بابەتێ زۆر گرنگە وتار تەرکیزی بخاتە سەر لەم ڕۆژە من هەندێک جار وتومە پێشتر ئێمە کە وتارمان خوێندەوە ئەگەر خەتیبێک باسێکی سیاسەتی بهێنایەتە ناو بابەتەکەیەوە ناو خوتبەکەیەوە بە پیاوێکی ئازادا ئەنرا کابرا ئەگەر باسێکی بکردایە بە شێوەیەک لە شێوەکان لەلایەک لەلایەنەکانی بدایەت و قسەی بکردایە بابەتەکە ئەم پیاوە ئەن پیاوێکی ئازایە و پیاوێکی بەتوانایە و پیاوێکی بەغیرەتەوە ئەوەکە بەڵام ئەمڕۆ ئەو بابەتە نەماوە ئەمڕۆ مامۆسا هەرچی بکە قسە بە هەر کەسێ بڵێ باسی گەندەڵی بکە باسی ئەوە بکە بڵێ فڵان کەس خراپە بڵێ فڵان کەس ئەوەیە ئەمانە هەمووی پێش مامۆسا لە فەیسبووکە باس کراوە
لە کەناڵەکانە هەموو خەڵک بە شێوەیەکی وا باسیەکەن کە مامۆستا نازانێەوە باسی بکات بۆیەوە ئەزانم کە مامۆستا ئیمڕۆ زۆر ئەبێ خۆی لەو بابەتانە پارێزێ لەو بابەتانە دوورکەوێتەوە ئەو بابەتانە دانێ بۆ کەسانێکی تر کە ئیشیانە کە شەڕە سیاست ئەکەن شەڕە حیزبایەتی ئەکەن شەڕین ئەکەن مامۆستا ئیشی ئەوە نییە مامۆستا ئیشی ئەوەیە باسی سیاست لە وتاری ئەمڕۆ بە تایبەتی وتاری مزگەوت جێگەی نەماوە پێشتر جێگەی بوو پێشتر کە لە سەردەمی بەعسایە لە سەردەمی ترا ئێمە بیرمانە مەسەلا مەلا ئەحمەدی خانەخوا عافوی کە وتاری ئەخوێندەوە قسەی بە خەڵکەوە قسەی بە حیزبە و قسەی بەمانە ئەوت لە هەولێرەوە خەڵکە هاو گوێیان لێگرت ئەوە سەردەمێک بوو ئەو کاتە ئەو بوارە بوارێک بوو بەڵام ئەمڕۆ ئەو بوارە نەماوە ئەمڕۆ مامۆستا ئەبێ بە گوێرەی توانە خۆی لە بابەتانە پارێزێت چونکو کە تۆ ئێمڕۆ مامۆستا قسەیەک ئەکات قسە بە هەر لایەنێک بڵی خەڵکەڵێ وڵا مامۆستا فڵان لایەنە بەلایەکی ترا ئەشکێتەوە دیفاع لە لایەنێکی ترە و قسە وتن بە لایەنێکی ترە لەبەر ئەوە مامۆستا ئەمڕۆ ئەبێ بە گوێرەی توانە خۆی لە سیاست بە دوور بگرێت کێشەی کۆمەڵایەتی هەبێت ناو خەڵکا باسی بکە ئەوە جێگەی خۆیتی بەڵام وەکو سیاست نا سیاست ئەمڕۆ بۆ مامۆسای ئاینی و ئەزانم جێگەی نەماوە لە وتارە مامۆسایانی ئاینی ئەبێ یەکێک لەو پێگاتانە بن کە ڕۆڵێکی گرنگیان لە کۆمەڵگای مەدەنیا هەیە چ کاتێک ئەو ڕۆڵە گێڕن ئەو کاتێک کە لەگەڵ دەسەڵات نەبن لەگەڵ حیزبە دەسەڵاتدارەکان نەبن بەڵام بەداخەوە یعنی ئێستا ئێمە گەر سێری هەرێمی کوردستان بکەین سێرەکەی نوانە زۆربەی مامۆسایان سەر بە حیزبێ لە حیزبەکان بەڵام پێش ڕاپەڕینوانە بوو بۆ نمونە پێش ڕاپەڕین ئێمە کە پێشمەرگە بووین ئەمان بیست یەکێک لە مامۆسایانی ینی لە خوتبەی مزگەوتەکانە دژی زۆڵم و زۆریەکانی ڕژێمی باس هەڵوێستی نیشانداوە قسەی کردووە دەستگیر کراوە خەڵگە بۆ دەستگیر کراوە بۆ نمونە ئێمە بینیمان ساڵی هێشتا و حەوت زانایانی ئاینی هەڵەبجە پشتیوانی خەڵکی هەڵەبجەیان کرد لە کاتێکا کە ڕژێمی باس گوندەکانی شارە زوریان گواستەوە و پەلاماری هەڵەبجەیان داوانە دیفاعیان لە خەڵک کرد ویان لێهات نەتوانن لە هەڵەبجە بمێنەوە ئاوارە بوون چوونە ئێران و تا کۆتایی نمونەی زۆر هەیە بەڵام بەداخەوە ئێمە دوای ڕاپەڕین ئەو نەفەسە لە ناوزانایانی ئاینیشانەوە خەتیب دەیەوێت هەیبەتێ بۆ خۆی دروست بکە ئەتا بە ئاسایی وتەکانی وەرنەگیرێت زۆر جوان و واقعیە کە بەو جۆرە بێت بەڵام ئەم هەیبەتە بەڕەفتار و کردار و مەسلەکێک کە زانە ڕەبانیەکان بوویانە ئەنجامەدرێت و پەڕەی دڵی نوێژ خوێنانە بڕێت و سلووکیان دەگۆڕێت. لە مێژووی کوردواری خۆمانە کەسایەتی مامۆستا کەسایەتێکی بەویقار بەڵام لە هەمان کاتیشە کەسایەتیەکە لە قسەی خۆش و سوعبەت ومانش بێبەش نەبوو کە ڕشتی مرواری مامۆستا عەلادین سوجادی بە نموناهێنینەوە بەڵام لە هەمان کاتا ویقاری خۆی پاراسۆلەوی کە لە شوێنێکا کە پێویست بەوە نەکات بە حەقەت ویقار و شخصیت و کەسایەتێکی جوان و گەورەی هەبوو بەڵام لە خوتبە مامۆستا لە خوتبەی جومعەیە تووڕەبوون هەڵچوون یان زۆر دەستداگرتن لەوەی کە کۆمەڵگا زۆر تێک چووە زۆر خراپ بووە زۆر بە ئاقارێکی خراپە ئەڕوات خودی ئەم کەسایەتیانە مامۆستا خۆیان ئایا ئەم تووڕەبوونە حاڵەتیانە یاخود هەر وەکو شتێکە لە خوتبەکەیە دەرەکەوێت و لە حاڵەتی ئاسایە کەسێکی زۆر ئەتیادی و سوعبەتەکە و قسەی خۆشەکە ینی ئەو تووڕەبوونەی سەلاحەدین باسەکرێکە تا قودسی ئازاد نەکردو پێ نەکەنیوە ئەمە نابێ بە تەمسیل بۆ ئێمە کاتێکی تر ئێمە ئەم شتانە وا پیشان بین کە ئێمەش ئەو کەسایەتیمان هەیە و ئەتوانین لەو قاڵبەیە خۆمان پیشان بینەوە ئەبێ جیاوازی لە نێوان کۆمەڵی شتا بکەین لە خوتبەیە دەنگ هەڵبڕین هەیە بەس دەنگ هەڵبڕینی زیاد لە پێویست دەنگ هەڵبزری بری تۆمەتبارکردن دەنگ هەڵبڕینێک کە شوهەوای نوێش خۆنان تێکدا یا لە ئاست خەتیب و وقاری مامۆستای ئاینی و زانە ئاینیان نییە ئەبێ ئێمە ئەمە بخینەکەوانەوە قسەی لەسەر بکەین و وەڕەخنەی لێ بگرین و هەوڵی چاکردنی بین بە بڕای من ئاماژەیە بە کۆمەڵی شتیژەوە یەکەمیان پێم وایە ئاماژەیە بە کێشەی مامۆستا لە تێگەیشتنی بۆ ئیسلامە لە تێگەشتنی بۆ ئیسلامە بۆ وەزیفەی دین لە چوارچەوەی کۆمەڵگایەکی مسلمانە زۆر گرنگە کە ئەگەر بە گوێرەی ئەو ئەسڵە ئوسوڵیەش بێ کاڵێ الأصل في الأشياء الإباحة الأصل في مجتمع المسلمين هو الإسلام يعني إسلامة تو أصل لكۆمەڵگای ئێمەیە ئیسلامە
ئەسڵ لە کۆمەڵگای ئێمەیە موسڵمان بوونە. مادام ئەسڵ لە کۆمەڵگای ئێمەیە موسڵمان بوونە ئەبێ ڕەفتارت، تێگەیشتنت، جۆری خزمەتت، سەدات هەر هەمووی لە چوارچێوەی پێوەرەکانی کۆمەڵگایەکی مسلمانە بجوڵێتەوە. کەواتە تۆ لێرە نەباسی کوفرەکەی، نەباسی کوفرەکەی، نەباسی شرکەکەی، نەباسی نیفاقەکەی وەک توێژێک لە ناو کۆمەڵگای ئامادەگیانە بێ، باوکو کێشەکانی کۆمەڵگایەکی مسلمانەکەی، کێشە دینی و ئەخلاقیەکانی کۆمەڵگایەکی مسلمانەکەی. لێرەوە ڕۆڵی تۆ ڕۆڵی ڕاستکردنەوەیە، ڕۆڵی ئیسلاحە. و ئەسڵ لە خوتبەیە چییە؟ ئەسڵ لە خوتبەیە ئەوەی برات تێگەیشت بێ فذكر فإن الذكرى تنفع المؤمنين تذكيريه. يعني جوهري خطبة تذكيريه. تذكيريه بمعنى چی؟ بمعنى بردوام تۆبیری ئەرکەفارە ماشکراوەکان و حەقیقەتی بوون و وەزیفەی مسلمانەکان هێنیتەوە لە کۆمەڵگایە. ئەمان نابێت چۆن بیرکەنەوە، چۆن بژین، پەیوەندیان لەگەڵ خوا، لەگەڵ گەردون، لەگەڵ ژیان، لەگەڵ یەکترا چۆن بێ، چۆن پابەندی بەهاکان بن، چۆن لە خەمی یەکترا بن، چۆن هاوسۆز و هاودڵ بن، چۆن کێشەکان چارەسەر بکرێ. یعنی تۆ ئەمە ئەگەر وەزیفەی خوتبە بێ و ئەسڵ لە کۆمەڵگایەکی مسلمان بێ و تۆ بە کۆمەڵگایەکی مسلمان قسە بکەی، ئیتر لێەوە ڕوو نەبێتەوە کە تۆ چ قسەیە بکەی و بە چه شێوازی ئەو قسەیە بگەێنی و ئامرازەکانی گۆڕانکاری تۆ لە نوێژخۆنەکانی خۆیان چۆنە. بۆیە هەندێک جار ئایدۆلۆژی بوونیش، هەندێک جار ئایدۆلۆژی بوون لایەنگری سیاسی خەتیب ئەو جۆرە ڕۆحێتە لە خەتیبا دروستەکە، لەبەرەوەی سیاسە لە خۆیە سیراع دروستەکە، ململانێ دروستەکە، لایەنگیری دروستەکە، ئیتیهامی بەرامبەر دروستەکە. کاتێ خەتیب سیاسیە، لایەنگیرە، دیدی سیاسی بۆ بەرامبەرەکانەیە، وریانە بێ هوشیارانە نایە هوشیارانە دابەشبوونە سیاسیەکان دێتە ناو خوتبەکەیەوە مۆرکێکی دینی وەرەگرن. ئەو کاتە زمانەکەی ئیتیهام و ئیدانەکردنە بێ لە کۆمەڵگایە، یاخو پاشخانە کۆنەکەی بیرکردنەوەی خەتیب کە ئێمە لە کۆمەڵگایە کاژین مەسەل بۆ نمونە ئەبێ دەوڵەتی ئیسلامیمانە بێ بۆ جۆرێکە حرەکاتی ئیسلامی پێشکەشیان کردووە، ئەبێ حکوومەت هەموو ئەخلاقی ئیسلامیەکان فڕستکا بەسەر خەڵکاوە کۆمەلگا بۆ جۆرە نیە تۆ ڕوحی ئیدانەکردن بۆ کۆمەلگاکەت بەهێسترە بێ وایەن لێ پێوەری ئیزافی، پێوەری زیادە بۆ ئیمان و نائیمان و مسلمان و نامسلمان و ئیلتیزام و نائیلتیزام دروستەکەی لە کۆمەلگایە و بارگرانیەک بۆ نوێژخانەکانە دروستەکەی ناتوانانی لە قوڵایان تێبگەی و دیدێکی ئیسلاحی هەمەلایەنت بۆ کێشەکانی نەبێت. من ڕسووری تەلانی دەرەجاتی عالی بێت لە ئامۆزای کۆخاسمایی تەلانی بوو لە مزگەوتی شۆنزفای نەخیب لەوێ لە ساڵی 1962 1963 لە خزمەتی ئەم خوێند. لەو کاتا من جەمە جوامیعمە خوێند، هەردوو بەرگی جەمە جوامیع بەرگی یەکەم و بەرگی دووهەم لە خزمەتی مامۆستا نەسڵڵا خوێندومە. بەڕاستی پیاوێکی تا بڵێ عالم بوو، فەقەیەک بوو لە فەقێ مەشهورەکانی شەعمەری خەراخی دەرەجاتی عالی بێ. حتا ئەوەنە عالم بوو مامۆستا لە ڕسوڵ، ئەوەنە عالم بوو خۆی لەوە تێکە کە دەرسی خوێندنەوە لە مامۆستا شەعمەری خەراخیە هەموو جارە خۆی باسیەکە ئێفەرموو کەسی برای بەخوا ئەم حاشانەم لەسەر دەستەکەی مامۆستام ئەم حاشان نووسیوە ئیسەکە تا حاشەکانی خۆم بە تەواوەتی نازانم. ئەوەنە پیاوێکی عالم بوو، پیاوێکی ئەوەنە شارەزا بوو لە تاریخە، یانی تاریخی بە تایبەتی سەحابە و تابعین و والحاصل پیاوچاکانی ڕاوەردوو زۆر شارەزا بوو. پیاوێک بوو زۆر دەم و لەوزێکی جوان و نەسیحەتی جوانی خەڵقی ئەکرد. ئەمە نەخسی خۆر بوو دائیمە خەڵق حەزەکە دایمە لە مەجلیسیا بێ. حتا جاری وا بوو ئەمە ینی فەقێکان ئەخەوتی خەومە پیاکە و شەو درەنگە تا ینی سەعاتێ لە میعادی ڕۆژنەوەی میوان بەسەر ئەچوو هێشتا ئەو میوانەکانی هەر لە حوجرەکە بوو هەرقسەی بۆکردن ئاگامان لێ بوو کە میوانەکان لەوە تا میوانی مامۆستا لەو مزگەوتا کێ بوو؟ حاجی خالی لێبار بوو، خوا لێ خۆش بێ و حاجی محەمە و حاجی عەبدوڵڵای باوکی ئەم حاجی ئەحمەدی عەبدوڵڵای دەلاک، حاجی عەبدوڵڵای دەلاک، ئەمانە یعنی یەکە پیاوی ئەو گەڕەکە بوون. ئیتر ئەهاتن نەخسەتیا دانیشە حتا لە نیوە شەو تێپەڕی ئینجا لە دوایە لە خزمەتی مامۆستا ڕۆیشتن. بەڕاستی مامۆستا خوازم کردن مامۆستایەک بوو شایەنی ئەوەیەکەوە نەک بۆ نەبازوکرێ
بەڵکو زۆری لەسەر بنووسێ ینی ئیسان چی بتوانێت لە باسی ئەو پیاوە هێشتا بەکەمی ئەزانم. مەوەسا وەختێک جناب وەکو کەسێک وەکو مسلمانێکی تە مزگەوت حەزەکەی لە ڕۆژی ژمعە بچی بۆ مزگەوت ئەو وتاریکە لە مزگەوت تاویسی ینی ئەگەر وتارێک ڕەوشی عامی وڵاتەکە پێویستی بەوە بێ خەتەرێکی گەوری ئەمنی قەومی لەسەر میلەتەکە بێ ئاساییەکە ئاماژەیەک بەو ڕۆژە بکرێ خۆت هەستی نەتەوایەتی هەستی نیشتیمانپەروەری لە خەڵکا دروست بکرێتەوە بەبێ ئینتیمای سیاسی کەسەکە خۆی ینی ئەوە دەربخات. بەس ئایا ماوەسا وتاری جومعە وەکو جناب ئیسا ئاماژەت پێکردکە بۆ تەسکیرە زیاتر بابەتە ئیمانیەکان گرنگە ینی وتاری جومعە ئەگەر خەڵکە چێتە ئەوێ بۆی ئیسراحەت و شوویکی ڕۆحی دەست بکەوێت لە وتاری جومعە غەیری تەسکیرە و غەیری ئەم مەسەلە ئیمانیە ئایا سوودێکی وە ئەگەیەنێ بە نوێژ خوێنەکان ئایا یعنی ڕەوشی خەڵکەکە زیاتر تێک نایە ئایا کەسایەتی مامۆساکە وەکو خۆت جەناب لەسە باسە کرد ینی کەسایەتی مەلا هەروەکو کەسایەتی دادوەر نییە کە ئەگەر ئیستیقلال و سربەخۆییەکی هەبێت هەر وەکو خودی خۆی یاری کەسایەتی خۆی سیاسی نەبێ حزبی نەبێ سەر بە هیچ شتێک نەبێ باشتر ئەدای ئەو وەزیفەی خۆی ناکە. سەرەتا ئەگەر لە کۆتایی وەڵامی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم بە بڕای من ئەگەر دەسەڵاتدار بمایە و بمتوانێت زۆرینەی پەرلەمانی وڵاتەکەم قەنەعەت پێ بکەم نابێ کۆمەڵی توێژ لە کۆمەلگایە ئەندامی هیچ حیزبێک بن ئەبێ ناڕاستەوخۆ سیاست بکەن لەوانە پزیشک زانای ئاینی دادوەرەکان و هێزە چەکدارەکان ئەمە بۆ ئەوەی کە ئێمە کۆمەڵی خەڵکمانە بێ کۆمەڵی دام و دەستگامانە بێ لە سەر و دابش بۆ نەحیزبی و سیاسەکانی کۆمەلگانەوە بن و بۆ هەمومان بن بەتایبەتی بۆ کۆمەلگایەکی پارچە و دابشکراوی پەردبووی وەکو ئێمە کە بەداخەوە هیچ شتێ بەیەکمانەوە نابەستێ یعنی لە نێوان دوو شارە ناتوانین چارچێوەیەک بۆ بێکەوە ژیانێکی سیاسی و ئەخلاقی و کۆمەڵایەتی دروستکەین ناتوانین 20 ساڵە دوو شار یەک پێ بگرینەوە ئەوە نەمان دابش بوونتیایە بە ناوی جۆرا و جۆرەوە لە ڕاستیە پێویستیمان بە ڕەمزێکەیە هی هەمووان بێ هی کەسیش نەبێ پێویستیمان بە گوتارێکەیە بۆ هەمووان بێ و هی کەسیش نەبێ شەرعیەت لە خودی خەڵکو و لە خوا و لە ئاسمان و لە حەق و لە جوانی و لە عەدالەتەوە وەرگێ نەک لەلایەن و جیهەتێکی دیاریکراوە هەموومان لە بەرامبەریە هەست بەی خۆمانی بزانین هی کەسیشمان نەبێ پشوو بین لە سایە ماندوومان نەکە بۆیە ئەم مەسەلانە زۆر گرنگن لێرەوە خەڵی بەکرێ باسی مەسەلەی سیاسی بکە وەک خۆت ئاماژەت پێکرد سیاسی ڕاستەوخۆ لە هەندێ سەرپێکی مێژوویە هەیە لە هەندێ ساتە وەختی حساس و یەکلاکەرەوەی هەیە بۆ نمونە لە میسر و شۆڕشە ئەیانەوەی ڕژەمێکی مستەبید بگۆڕن لە ژێر سای سەدام حوسێن و شۆڕشە ئەیانەوەی ڕژەمێکی مستەبید بگۆڕن بزوتنەوەیەکی ئیسلاحی گەورە هاتۆتە ڕێگا و تند بووە ئەکرێ ئیسلاحێکی گەورە بکە ئەکرێ خەتیب لەو لەحزەیە تا ڕادێ بەشدار بێ لە بەرچاوڕوونکردنی سیاسی و تعبیعی سیاسی نوێژخۆنەکانی بەڵام بەدەرلەوە بە بڕوای براتان نابێ خەتیب ڕاستەوخۆ بە هیچ جۆرە باسی مەسایلی سیاسی بکە ئەبێ بەنا ڕاستەوخۆ ئەبێ بە هەناسەی سیاست نە بە هەناسەی فەلسەفەی سیاسی ئەبێ بە هەناسەی ئەخلاقی سیاسی ئەبێ بە هەناسەی بیرهێنانەوەی قیەمی سیاسی باز دەکەن چۆن بۆ نمونە ئێمە لە کۆمەلگایەکە پێویستیمان بە چەسپاندنی عەدالەت هەیە پێویستیمان بە چەسپاندنی ئاسایش هەیە حەق هەیە دادپەروەری هەیە یەکسانی هەیە تۆ باسی فەزیڵەتی عەدالەتێکی لە کۆمەلگایە و چۆن عەدالەت خوازبوون بەشێکی گیانەکراوی هەر مسلمانێک ناکرێ من مسلمان بم و هوشیار بم بە ئەرکەکانی سەرشانی خۆم بەڵام بێلایەن بم کەمتەرخەم بم ناهوشیار بم بە عەدالەت و من بێلایەن بم لە نێوان دوو لایەنە کە یەکێکیان خەبات بوو عەدالەتەکە یەکێکیشان دژی عەدالەتەوەستێ ناکرێ کەمتەرخەم بم بەرامبەر یەکسانی بەرامبەر ئاسایش بەرامبەر نان و ئازادی بەرامبەر توێژە بێبەشەکانی کۆمەلگاکەی خۆم بەڵام من بە زمانی حیزبێک نابێ قسە بکەم بە زمانی کادرێکی حیزبی ئەبێ بە زمانی زانایە قسە بکەم لەسەر و هەموو شتێکەوە باسی هەر شتێک بکە خەتیب بە بڕوای برات ئەبێ بە هەناسەیەکی ڕۆحی باسیکە ئەبێ خەتیبانە باسیکە هەتا لەو وشانەی بەکارهێنێ من هەندێ بەیاننامەی و یەکێتی زانایان و ئەمانە خوێنمەوە هەندێ وشەی تایە وشەی حیزبەکان و ڕۆژنامەنووسەکان و وشەی عادین پێم ناخۆشە وشانە بەکاربێن حەزەکەم وشەی ڕەسەن لە خودی فەرەنگەی ئیسلامیەکە بەکاربێنن هەمان وەزیفە ببێنێ بەس بە زمانی خۆت بە ئوسلوبی خۆت چکم تۆ بۆ ئوسلوبە تایبەتی خۆی کاریگەرێ لەبەرەوە ناکرێ هیچ شتێک
ئەگەر باسی سیاسەتیش بکەی ڕوحی لەگەڵانە بێ وقاری لەگەڵانە بێت تەسکیرەی لەگەڵانە بێ و بە شێوازی تایبەتی خۆی نەبێت. ئێمە لەم زنجیرە ئەڵقانەیە ئەچینە وەزارەتی ئەوقافی کوردستان و هەروەها یەکێتی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها کەسایەتی جیاواز لەم ئەڵقانەیە ئەدوێنین تاوەکو بەڕاستی حەقی تەواو بەم بابەتەی وتار بدەین و ئەوە بسەلمێنین لەم ئەڵقانەیە کە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام و بە تایبەتی مەلایەنی کورد خزمەتێکی زۆر زۆر گەورەیان بە موسڵمانان و بە خەڵکی کوردستان و بە شۆڕشەکانی کورد و هەروەها بە ئەدەب و ڕۆشنبیری کورد کردووە و هەروەها لە هەمان کاتیشە ئەوەش بسەلمێنین کە بەڕاستی هەموو شتێک پێویستی بە چاکسازی و بە باشتربوون و بە چاکترکردن هەیە. لەبەرەوە ئینشاڵڵا وتارەکانی جومعەش بە هەمان شێوە مامۆسایانی بەڕێز و خۆشەویست بە سنگێکی فراوانەوە لێمان وەربگرن و ئەم چەند ئەڵقەیە وەکو ئەوەی کە خزمەتێکی زۆر گەورە بەوانیش بکاتاوەکو ڕای خەڵکی جیاوازی کوردستانی خۆشەویستمان بزانن لەسەر وتار و لەسەر ئەداکردنی وتاربێژ کە چەندێک سەرکەوتووە لە کارەکەیە و لایەنە سلبی و ئیجابیەکانی خۆی بزانێت و ئینشاءڵڵا وتارەکانی جومعە ئاراستەیەکی زۆر زۆر باشیان گرتووە تا ئێستا و بەرەو باشتر و چاکتر بیان بین تا ئەوکو خزمەتی باشتر لە مزگەوتەکانەوە پێشکەش بکرێ چونکە مزگەوت شوێنی خزمەتکردنی موسڵمانانە شوێنی دڵ ئارامی ئیماندارانە و ئەم سیما جوانەی مزگەوت بە هێمنی و بە ئاسایش بهێڵینەوە ئینشاءڵڵا.